لە قەزای چۆمانم لە دەبەری باڵەکایەتی دیارە لە قەزای چۆمان مامۆستایانی وانە بێژ هاوشێوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گربوونەوەیان ئەنجام داوە. ئێستا لێرە کۆبوونێتەوە پاشکەمێشتر وا بڕیارە بە ڕێپێوان تاوەکو بەردەم پەروەردەی قەزاکە بڕۆن. دیارە داواکاری سەرەکی مامۆستایان ئەوەیە کەوا ئەم مامۆستانەی وانە بێژن بکرێنە گرێبەست یاخود بکرێنە هەمیشی، چکە ئەو بڕەموچەیەی کەوا لە ڕێی وانە بێژی پێیان ئەدرێتن بەشی بژێوی ژیانیان ناکاتن. زۆرێک لەو مامۆستایانەش خێزاندارن، ئەرچی سەرشانیان قورسە. من بۆ قسەکردن ئەچمە لای چەند مامۆستایە کەوا لێرە گربوونێتەوە. مامۆستا سڵاوت لێ بێتن، داواکاری سەرەکی ئێوە چییە؟ بەڵێ ئێمەش وەکو پەروەردەی چۆمان لە هەر چوانەحیەکانی قەسرە گۆڵاڵ و سمیلان و حاجی عومەرە بایکۆتەکانمە خۆڵەکانی خوێندنمان کردیا. ئێمەش وەکو مافێشی سەرەتایی خۆمە کە داوای دامەزران دەکەین، ئەرچی ئێمە وەکو میر هیچی کەمتر نییە، بەڵام مافمان بە چارێکەکە بە سێ مانگ بە سێ مانگ جارێک 200-300 هەزار وەرەگرین. داواکاری متەنە دامەزراندەوەمەش بگەڕێنەوە خۆڵەکانی خوێندن. ئێمە بەڵۆ پێمان نەخۆشە بایکۆتمان کردە، بەڵام حکوومەت هیچ ڕێگە چارێکمەوە دانان. ڕێگە چارەکە زۆر ئاسانە، بمان دامەزرین بۆ بڕە پارەی مامە کاتێگری بەست تاو کێشەکانمان چارەسەرەبی. چکە مامۆستا لێرە هەیە بژێوی ژیانێتەنە وانە بێژی هەیە خێزاندارە، بەستی سارمان جارێک 200-300 هەزار ناتوانانی بژێوی ژیانی دابین بکە. ئەوەی ئێمەش تەنێ مافێشی سەرەتایی خۆمانە کە بایکۆتی پۆلەکانی خوێندنمان کردێ. بڕاریشمان داوە و مامۆستا بەڕێزانە ناچینە پۆلەکانی خوێندن تاوەکو بە مافەوە سەرەتاکی خۆمان نەکەین. ژمارەی مامۆستایان چەندە بێتن لەم سنوورە لە قەزای چۆمان؟ وە تاوەکو ئێستا پەروەردەی قەزاکە هیچ بەڵێنێکی بە مامۆستایان داوە؟ ژمارەی مامۆستا نزیکی 300-400 مامۆستای بە ژێرەی ساڵەکان زیاد و کەمەکە. ئەوە کە لە نزیکی 100 مامۆستا بی کە بایکۆت هاتی نێر خۆپیشاندان بکەین. ئەتوانین بڵێن یعنی لە دەسەڵاتی پەروەردەکاندا، لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە، ڕووی ئێمە لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە جورئەتانە ئەگەر بیانێ خوێندە پەچی نەکەوێت بەردەوامن خوێندنەکە سەرکەوتووی ساڵ دەبێت چارێک لەوانە بێژان بکرێن، ناکرێت چەندی ساڵە دامەزران ڕاوەستایە بە قسەی خۆیان یاسای چاکسەتی جێبەجێ کرایە. کۆمەڵێک بندیوار دوو موچە سێ موچە هەمووی لابرا لە جێ ئەم جێ بندیوارە جێ دوو موچە خۆر سێ موچە خۆر باوانە مێژێک دامەزرێنین هەمیش پرۆسی خۆی پەچی ناکەوێت لە سنووری پەروەردەی چۆمان. زۆر سپاس. من ئەمەوێت چەند مامۆستایشتر وەرگرم. سڵاوتان لێ بێتن، داواکاری سەرەکی ئێوە چییە وەکو مامۆستا؟ ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ داواکاریمان لە وەزارەتی پەروەردە ئەوەیە کە دامان بمەزرێنیت و بەو پارە مەقتوعە ڕازی نابین بە هیچ شێوەیەک و هیوادارین داواکاریەکانمان جێبەجێ بکرێت. وەک لە دروشمەکەتان هاتووە ئەڵێ مەقتوع ڕەت دەکەینەوە و ئەو سوکایەتی قبوڵ ناکەین. پێتان وایە سوکایەتی بە مامۆستایانی وانە بێژەکرێ؟ بەڵێ سوکایەتیە، چونکە مامۆستای وانە بێژ هیچ مافەچی سەرەتایی نییە. زۆر سپاس دەکەین. من چەند مامۆستایشتر وەرەگرم. سڵاوتان لێ بێتن ئەگەر پەیامی خۆتان بگەێنێت. بەڵێ ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ ئەوڕۆ لێرانە لەبەرەوەی زۆر وەکو مامۆستایانی میلاک و ئەرکمان زیاتریش نەبی کەمتر نییە، هەتاوەکو ئێستا موچەی سێ مانگی پارمان وەرنەگرتیە کەسی ئەو ساڵی شاتە سەر. ئەگەر داوای مافی خۆش بکەین ئەڵێن بە مەقتوع، ئێمە ڕازی نابین بە مەقتوع لەبەرەوەی پارژ و بەڵێنی مەقتوعیان پێداین. دوای ئەوەی دەوامەکان خلاص بوون دیسان بە پێی سەلار حسێب کردینەوە وەکو ئەوەی کە وەکو هەژارێک مانگانە 80,000-70,000 لۆ ئەنێرن مەحقۆل نییە. هەنی ئەگە ئەو موچە دێ 80,000-70,000 نازانی بەشەر بە ئەوەی قەرزی کردیەوە بە قەرزی بداتەوە یان ئەوتێ لۆ خۆی سەرفکان نزانی تلەوەندە پارێ بکە. بەڕاستی ئێمە داوای ئەوەیکەین کە دام بمەزرین و وەکو مامۆستاکان دیکە مافی خۆمان هەیە. گرفت بۆ هەوڵەکانی خوێندن دروست ئەبێتن ئەگەر ئێوە بایکۆتی لە ئێستادا بایکۆتی خوێندنتان کرد؟ بە دڵنیاییەوە ئێمە لە مەکتەبەی خۆمان 12 مامۆستای وانە بێژین، تەنها 2 مامۆستای میلاکمان هەیە. هەر 12 مامۆستای وانە بێژ بایکۆتمان کردی و مەکتەبەکەمان بەچی کەتیە هەموو ڕۆژە قوتابیەکان دەچن یەک دەرز ناخوێندرێ ئەینەرنەوە ماڵێ دیوە پەکەتنی پەروەردەی خوێندنیە. زۆر سپاس دەکەین. کاک جەلال دیارە مامۆستایان ئێستا بەڕێکەوتوون بە ڕێپێوان ئەڕۆن تاوەکو بەردەم پەروەردەی قەزای چۆمان. دیارە وەک مامۆستایان ئاماژەیان پێدا لە ئێستادا بایکۆتی تەواوی هۆڵەکانی خوێندنیان کردووە کەوا ژمارەی مامۆستایان لە سنووری قەزای چۆمان 400 مامۆستا دەبێتن. ئەمە ئاماژەش بەوە بدەم لە دەڤەری سۆرانیش تاوەکو ئێستا ڕێگە بە مامۆستایان نەدراوە بە بیانووی ئەوەی کەوا مۆڵەتیان نەبووە. 2 جار هەوڵی گربوونەوەیان داوە لە بەردەم پەروەردەی سۆران، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە تاوەکو ئێستا لە قەزای سۆران ڕێگە بە مامۆستایانی وانە بێژ نەدراوە کەوا گربوونەوە بکەن.
زۆر سپاس بۆ پامێرمان ئازاد لە قەزای چۆمانەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاری